ئامادەکاری دەکرێت بۆ داچاندنی بەروبوومی کشتوکاڵی. ئەم جووتیارە لە ئێستادا دەستی کردووە بە چاندنی تۆتەماتە. ئەیەوێت ئەمساڵ لە ساڵانی ڕابردوو ڕێژەیەکی زۆری زەویەکانی بەهۆی بوژانەوەی سەرچاوە ئاویەکان بە بەروبوومی کشتوکاڵی بچێنێت. دەڤەری برادۆست دەڤەرێکە کە خاکەکەی زۆر بە پیت و بەرەکەتە بۆ بەرهەمهێنانی کشتوکاڵ بە تایبەتی خیار و تەماتە. ئێمە ئەمانەوێ بەروبوومی ناوخۆیمان زیاد بێ لە ساڵانی زیاتر لەبەرەوەی ئەم ساڵخوای گەورە بارانێکی بە ڕەحمەتی بۆ ناردوین کانیاوەکان هەمووی تەقینەوە و ئێمەش وەکو جووتیاران ئەمانەوێ بەروبوومێکی باش بەرهەم بهێنین. ئەندامێکی لێژنەی کشتوکاڵی و ئاودێری لە پەرلەمانی کوردستانیش دەڵێت سنووری برادۆست ناوچەیەکی گرینگە بۆ کەرتی کشتوکاڵ. دەبێت هانی جووتیاران بدرێت تا زیاتر گرنگی بە بەروبوومی ناوخۆیی بدەن. ناوچەیەکی جوگرافی زۆر گونجاوە بۆ کشتوکاڵکردن دەبێت وا بکەین بە تایبەت لە لژنەی کشتوکاڵ و ئاودێری لە پەرلەمانی کوردستان. هانی زیاتری ئەو خەڵکە بدەین کە کشتوکاڵێکی گونجاو و کشتوکاڵێک کە دەرئەنجامێکی باشی هەبێت بۆ ئەو دەڤەرە و هەموو کوردستانیش. ئەمەش دەکرێت لەسەر هەماهەنگی لەگەڵ وەزارەتی معنی بە تایبەت وەزارەتی کشتوکاڵ بکرێ بۆی ئەو کردە لەو هەرێمەدا پێشکەوتن بخۆ ببینێ. کەرتی کشتوکاڵ بە یەکێک لە کەرتە بنچینەکانی کۆمەلگا دادەنرێت. سەقامگیری ئابووری کوردستانیش پەیوەستە بە بەرەودان بە کەرتی کشتوکاڵ نەوەک نەوت. بۆیە لە استراتیژی کاری حکومەتدا دەبێت کەرتی کشتوکاڵ بە تەواوەتی ببژێتەوە و پەرەی پێ بدات بە شێوەیەکی زانستی بیکات بە یەکێک لە کەرتە هەرە گرینگەکانی ئابووری نیشتیمان. وڵات حەسەن، کوردسات نیوز، برادۆست.